خوای تعالى فرمي الطلاق مرتان فإمساك بمعروف أو تسريح بإحسان. خوای تعالى فرمي هر یەکێک لەو پیاوانەی کە ژن دێنن، هەر مسلمانێک کە ژن دێنێ، خوای تعالى سێ تەلاقی بۆی داناوە. لەوانەیە عەجایبتان بێ تان سێ بڵێن ئەی مامۆستا ئەوەی عەرەبیە زانی بڵێ مامۆستا خوای تعالى فەرمووی الطلاق مرتان، توش ئەڵێی طلاق سیانە. بەڵێ برا بەڕێزەکانم، خوای تعالى فەرمێ الطلاق مرتان، مەڕە ئەوەیە کە تەلاقەکە ئەدا و ئەگەر ئەیگەڕێنێتەوە ئەوە مەڕەیەکە، یعنی ئەوە یەک جارە، دووبارە تەلاقەکە ئەدا و ئەیگەڕێنێتەوە ئەوە دوو جارە، سێم دەنگ گەڕانەوەی نییە. مەڕەکان دووە بەڵام تەلاقەکان سیانە، یعنی هەر پیاوێ سێ تەلاقی هەیە، یەکەم تەلاقیدا ئەتوانێ بیگەڕێنێتەوە ژنەکەی، دووەم تەلاقیدا ئەتوانێ بیگەڕێنێتەوە، سێم تەلاقیدا گەڕانەوە نییە، گەڕانەوە نییە مەگەر ئەو ئافرەتە دوای ئەوەی کە تۆ تەبعاً تەلاقتدا شووی کرد، دوای ئەوە شووی کرد و مێردەکەی ئەو مێردەی مرد یا ئەو مێردە تەلاقی دا، دوای ئەوە جارێکی تر تۆ ئەتوانین بڕۆیتە داوای ئەو ئافرەتە، ئەو کاتە سێ تەلاقی ترت بۆ حەسابەکرێتەوە. ئەمە خوای تعالى ئێمە فێرەکە الطلاق مرتان، ئەفەرمێ طلاق مەڕەیە، ئامان مسلمانان ئاگاتان لێ بێ، طلاق گاڵتەجاری نییە. خوای تعالى ئاوا تێمانگەیەنێ، حتى خوای تعالى فەرمێ عەقدی نیکاح میثاقێکی غەلیظە، یعنی پەیمانێکی زۆر پتەوە، گرێیەک بەستێکی زۆر پتەوە، نابێت گاڵتەی پێ بکەی. ئەو کەسانەی گاڵتە بە تەلاق ئەکەن لە هەر شوێنێک هەڵ لەسن و تەلاق بەدەمیانە دێ و هەر لە خۆی ئەڵێ وەڵای ئەوە وا تەلاقم کەوتێوانیە، ئەوە وا تەلاقم کەوتێوانی، ئەوانەی وا ئەڵێن. خوای تعالى ئەفەرمێ گاڵتە بە ئاەتەکانی خوا ئەکەن، نیکاح و تەلاق ئاەتە گەورەکانی خوایە، هەر کەسێک گاڵتەی پێ بکە خوا پەنامان بدا، یعنی بەرەو نیفاقە چێ، زۆر خەتەرە، ئەبێ لە ئیمانی خۆی بترسێ و کاتێک ئەو کەسەی گاڵتە بە تەلاقەکە. جا خوای تعالى فێرمان ئەکا ئێستا ئەبینی لەناو خەڵکە ڕێژەی تەلاق زیاز لە حەد زیادی کردووە، لەوانەیە بڵێم لە نیکاح زۆرتر بێت، یعنی من هەفتە نییە لە چەندین کێشەی تەلاقانە بم، هەفتە نییە، یعنی ئەمەندە زۆر بووە سنووری نەماوە. خوای تعالى ئەفەرمێ تەلاق دوو جارە. ئامان مسلمانان، کاتێک تۆ ژن ئەهێنی، کاتێک کچی یەکێک ئەخوازی، ئاگات لێی بێ گاڵتەجاری نییە، نابێ بۆ ئەوە بیخوازی وڵا هەر کاتێ زەوقت نەمات لێی تەلاقی بدەیت، هەر کاتێ نازانم چی تەلاق، یعنی بەڕاستی لە حاڵەتێکی زۆر زەروران نەبێ نابێ ئینسان تەلاقی خێزانەکەی بدە. تەلاق خوای تعالى یەکێکە لەو حەڵاڵانەی کە خوا حەزی لێ ناکات، ئەبێ ئینسان مەگەر وەکو چۆن بڵێ ئەڵێ ئاخر دەوا داخکردنە، ئاخر دەوا چار نییە مەجبور داخیکەی. تەلاقیش ئاوایە ئاخر چارەس، ئەگەر هیچ چارەیەک نەما ئیلا تەلاق نەبێ ئەو کاتە چارە نییە و ئیتر ئەبێ ئەو ڕێگایە بگریتە بەر. ئینسانی مسلمانی ڕاستەقینە نابێ گاڵتە بە مەسەلەی نیکاح و تەلاق بکا و لە خۆیەوە ژن تەلاق دە هەروە بە گاڵتەجاری، یعنی ئەوە زوڵم خۆشەویستەکانم. کچی خەڵک جێی گاڵتەجاری تۆ نییە، ئەبێ بە زەید بە خەڵکا بێتەوە، ئەبێ بە زەید بەستە نا بە کچەکەیانە، ئەبێ بە ماڵەکەیانە بە عەشرەتەکەیانە. یعنی تۆ کاتێک کچیەکە تەلاقەدە ئێمە بیری لێ بکەیتەوە کە تۆ شخصیەتیان ئەشکێنی، کە تۆ زوڵمێکی گەورەت کردووە لە بنەماڵەکەیان گشتی. خوای تعالى فەرمێ تەلاق سێ جارە. جاری یەکەم کە دات بۆ تێژنەکەت بگێڕیتەوە، جاری دووەم بۆ تێ بگێڕیتەوە، جاری سێیەم ئەبێ هەر زۆر ئاگات لە خۆت بێ، ئەبێ زۆر ئاگات لە خۆت بێ و زوڵمیش لە کچەکە نەکەی. ئەگەر ڕێک نەکەوتی لەگەڵ ئەو کچەیە زوڵمی لێ نەکەی، ئەبێ بە جوانی بئیحسان، ئەبێ بە ئیحسان بە جوانی ئەو ژنە تەلاق بدەی، بە جوانی، تعدای لێ نەکەی، تعدا لە شەرەفی نەکەی، هەتکی نەکەی، لەناو خەڵکا باسی نەکەی، ئەبێ ئاگات لێی بێ، ئیتر تەواو نابێ سومعەتی بشکێنی، نابێ ئیهانەیکەی. هەندێ لە خەڵکی برایەنە نەک تەنها حەقی من خەڵک ئەناسم، نەک تەنها حەقی ئەو کچەی داوە دوای تەلاقدانی، نەک تەنها حەقی داوە، یعنی ڕێک نەکەوتن بەیەکەوە، ئیتر چار نەما ئیلا تەلاقدان نەبێ،
ئەم کە تەلاقیدا نەک تەنها مافەقیدا یعنی ئەوەی کە لە محکەمە داوای لێکەن یعنی مارەی مقدم و مؤخرە نەک تەنها ئەوە نەک تەنهاوە بەڵکو دوای ئەوەش ئەو ئافرەتە ئیتر بۆی نەکرا شوو بکە ئیتر لەو کاتەوە ئەم موچەیەکی بۆ بڕێتەوە موچەیەکی بۆ بڕێتەوە ئەڵێ حتا من بمێنم ئەم موچەیە بۆ ئەو ئافرەتەیە مادام دوای منتر نەیتوانێت شوو بکە تەواویتر یعنی خوای تەعالا فەرمێ تەلاق دوو جارە دوای ئەوە یان ئەوەتانێ بە جوانی دەستی پێوە بگرە یا ئەوەتانێ بە جوانی و بە ئیحسان دەستی لێ بەردە و دوای ئەوە تەعدای لێ مەکە دوای ئەوە سمعەتی مەشکێنێت دوای ئەوە نەکایەکێک هاتە داوای تۆ بڕۆی لە لای خەڵکە ئایلا قسەی ئەم لا ئەولا بکەی یان هەوڵدەی وای پێ بکەی کە کەس نێتە داوایە ئەو کەساتە داوای پەشیمان ببێتەوە ئەو کارە کاری مسلمان نییە ئەبێ هەر کەسی ئەوەی کردبێ ئەبێ تۆبە بکە و پەشیمان بێتەوە داوای گردن ئازایی لەو ئافرەتە بکە